ئەیمن حسێن ئەو یاریزانی لە پێشمەرگەی سلێمانی وەرنەگیرا و ڕووبەڕووی ڕخنەیەکی زۆر بۆتەوە لە ماوەی ڕابردوودا، بەڵام بە ئاستە بەرزەکەی هەمووانی بێدەنگ کرد. ئەیمن حسێن هێرشبەری هەڵبژاردەی عێراق لە جامی ئاسیای 2023دا بە ئاستێکی نهایە بەوە دەرکەوت و لە سێ یاری دەتوانێتی 5 گۆڵ تۆمار بکات و لە پێشنگی گۆڵکارانی پاڵەوانتیەکەدا. ئەیمن لە ماوەی ڕابردوودا بەتایبەت پێش دەستپێکردنی جامی ئاسیا و ڕووبەڕووی ڕخنەیەکی زۆری ڕۆژنامەکان و شیکەرەوەکان و هاندەران بووەوە بەهۆی ئەوەی لەگەڵ هەڵبژاردەکەی ئاستێکی باشی پێشکەش نەکردووە و کاریگەری نەبووە لە یاریەکاندا. تەنانەت لە ڕابردوودا نزیک بووە لە پەیوەندیکردن بەیانی پێشمەرگەی سلێمانی، بەڵام بەرپرسانی یانە کوردیەکان متمانەیان بایرزانەکە نەبووە و گرێبەستیان لەگەڵدا نەکردووە. سەرڕای هەموو ئەوانە ئەیمن بە هیچ شێوەیە کۆڵی نەدا و لە ئێستادا دەدرەوشێتەوە بە یارمەتی نزاکانی دایکی کە بۆ هەموو یاریەک نەزای بۆ دەکات کوڕەکەی بە باشترین ئاستەوە دەربکەوێت. هێرشبەرەکەی شێرەکانی ڕافیدەین لە جامی ئاسیادا وەڵامی هەمووانی دایە بوو. بێدەنگیکردن دوای ئەوەی بە ئاستێکی بەرزەوە دەرکەوت و بەتایبەت لە یاریەکەدا بەرامبەر ژابۆن کە گەورەترین دەنگدانەوەی هەبوو. چاوڕێژ دەکرێت لە دوای تەواوبوونی جامەکە و یاریزانە لایەن چەندیانێکی گەوری ئاسیاوە هەوڵی گواستنەوەی بدرێت. ئەیمن ژمارەی گۆڵەکانی لە مێژووی جامی ئاسیا گەیاندە 5 گۆڵ و لە پلەی دووەمی گۆڵکارانی مێژووی هەڵبژاردەی عێراقدایە لە جامەکەدا و بۆ یەکەم یاریزانی عێراق کە بتوانێت لە یەک جامی ئاسیادا 5 گۆڵ تۆمار بکات و هەلی زیاتریشی لە بەردەمدا بێت بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر. خیسۆس کاساسی ڕاهێنەری عێراق هۆکاری پێشکەشکردنی ئاستێکی بەرزە لەلایەن ئەیمن حەسەنەوە، چونکە ئەو ڕاهێنەرە گرنگی بەرەخنەکان نەدا و بەردەما متەمانەی خۆی بۆ یاریزانە دووپات کردەوە و دڵنیا بوو لەوەی لە توانایدایە سەرکردایەتی هەڵبژاردەکەی بکات. ئەیمن لە 22 ئازاری ساڵی 1996 لە قەزای حەویجەی سەر بە پارێزگای کەرکووک لەدایک بووە و یاری بۆ چەند یانە ئەنجام داوە کە گرنگترینیان دهۆک و شورتە و مەخریە و جەزیرە و ڕەجای مەغریب بوون. ئێستا ژیاری بۆ یانەی قووەت جێوی عێراقی دەکات. ئەیمن حسێن کە باڵای 180 سانتیمەترە 71 یاری بەدرێسی هەڵبژاردەی عێراق ئەنجام داوە و خاوەنی 22 گۆڵە و لە پلەی هەشتمی گۆڵکارانی مێژووی هەڵبژاردەکەدایە.